إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، اللهم صل وسلم وزد وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایانی ئازیز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، لە زنجیرە باسەکانی ئادابە شەرعیەکان ئەمڕۆ بە ئیزنی خوای پەروەردگار باسی ئادابی ژنهێنان و ژن تەلاقدانەکەین بە ئیزنی خوای پەروەردگار. خۆشەویستەکانم، پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەڕوومە ئایەتی 21 ئەفەرمێ: ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. لا آيات گەورەکانی خوا لە بەڵگە و نیشانە گەورەکانی گەورەی پەروەردگار ئەوەیە کە خوای پەروەردگار لە خودی خۆمان خێزانێلێکی بۆ دروست کردین، هاوسەرێلێکی بۆ دروست کردین تاوەکو سوکنایی و ئاشنایی و ئیسراحەت و دڵنیایی بۆمان دروست ببێ. کاتی ئەگەڕێینەوە بۆ لایەن ببنە جێی سەکەن بۆمان. سەکەن یعنی جێی نیشتەجێبوون، جێی دڵنیابوون، جێی ئیسراحەت و پشودان لە ماندووبوون. وجعل بينكم مودة ورحمة، ولبيني هردو لايا خوای تعالی خۆشەویستیەک و بەزەیەکی دروست کردووە. بۆیە نیکاح لە ئیسلامە واتە ژنهێنان و هاوسەرگیری لە ئیسلامە تەنها گرێبەستێکی کۆمەڵایەتی نییە بەڕێزە، بەڵکو میثاقێکی غەلیظە، یعنی عهد و پەیمانێکی زۆر زۆر پتەوە، ئادابی خۆی هەیە لە پێشە و لە پاشاش، یعنی لە پێش زەواج و لە دوای زەواجیش. هەروەها تەلاقیش ئادابی خۆی هەیە. طبعا تەلاق خۆشەویستەکانم لە کاتی پێویستیە شریعەتی ئیسلام حەڵاڵی کردووە. بۆیە ئەویش هەندێک ئاداب و ضەوابط و قاعیدە و یاسای خۆی هەیە، ناکرێ لە خۆتەوە ژن تەلاق بدەیت. جا حەزەکەم ئەمڕۆ ئەوانەی گەنجن بە جوانی گوێ بگرن، تا سوود وەربگرن لەمە بەڕاستی، بۆی بزانن چۆن ژنهێنن، بزانن ئادابی ژنهێنان چیە لە ئیسلامە، دوایی کە ژنتانیش هێنا چۆن معاملەی لەگەڵاکەن، چۆن هەڵس و کەوتی لەگەڵاکەن. هەروەها ئافرەتانیش بە هەمان شێوە. خوانەکە ئەگەر تەلاقیش کەوتە بینیان لە یەک تێنەگەیشتن دروست بوو لە بین هەردوو لایە، ئەویش چۆن معاملەی لەگەڵاکەن. جا باش گوێم بۆ بگرن، دوایش هەر پرسیارێکتان هەبوو من لە خزمەتانە. ئەدەبی یەکەم مەسەلەی هەڵبژاردنی هاوسەرت لە هەردوو ڕەگەز. ژنان چی پیاوێکیان بۆ هەڵا بژێرێ، پیاوانیش چی ژنێک هەڵا بژێرن. ئەوە زۆر گرنگە. اختیاری زەوجەی ساڵحە، اختیاری زەوجی ساڵح، یعنی پێش زەواج تۆ ئەبێ حەساب بۆ زەواج بکەی، بۆ کاتی زەواج بکەی. زەواج طبعا خۆشەویستەکانم سنەتی حەیاتە. ئەگەر نیەتی پاکت هەبێ کە تۆ زەواجەکەی لەبەر خاتر ئەوەی کەوا لە گوناح دوور بیت،
وزريتك هبي لباش خۆت ئەبێ بە عیبادەت یەکسەر ئیسا خەڵکی ژنە هێنێ بەس هیچ عیبادەتێکی نییە چونکە هیچ نیەتێکی نییە کابرا هەرەوە حەزانێ بەس ژنە تێرێ تاو بەس تۆ کە ژنەهێنی بە نیەتی ئەوە ژنەهێنی دووربی لە گوناح و بە نیەتی ئەوە مناڵ و زوڕیەتێک بنیتەوە و خزمایەتیەک دروستکەی بۆیە هینەکەی تۆ یەکسەر ئەبێ بە عیبادەت هینەکەی تۆ یەکسەر ئەبێ بە عیبادەت پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕێگای بۆماندانە پیاوان چۆن چی ژنێکە لە بژێرن ئەفەرمێ گوێ بگرن لەم حەدیثە گەنجەکان گوێ بگرن ئەفەرمێ خەڵک ژن ئەهێنێ لەبەر چوار شت باش گوێ بگرن بۆم حەدیثە خەڵک ژن ئەهێنێ لەبەر خاتر یعنی ژنی هەڵێ بژێرێ لەبەر چوار شت هەڵێ بژێرێ خەڵک بەعام یەکەم لەبەر خاتر پارەکەی موچەی هەیە دوو لەبەر خاتری بنەماڵە سێ لەبەر خاتر جوانیەکەی چوار لەبەر خاتر دینەکەی تۆی ئیماندار کامیان هەڵە بژێری تۆی ئیماندار ئەفەرمێ لەبەر خاتری فەظفەر بذات الدین تەریبەتێدا ئەگەر حەزەکەی بژێی بە ئیسراحەت ئەگەر حەزەکەی زوڕیەتێکی باشت هەبێ ئەگەر حەزەکەی ژنێکت هەبێ خزمەت دایک و باوکت بکە ئەگەر حەزەکەی مناڵێرێکی باشت بێت لە پاش خۆت دوعای خێرت بۆ بکەن ئەگەر حەزەکەی دەرچی لە ماڵ تەئمین بی لە ماڵت خاوەن دینەکە هەڵبژێرە ئەوانەی کە خاوەن پارە هەڵەبژێرن تەنها مەبەستیان پارەیە وەڵڵاهی ژن ئەگەر 10,000 پێ بدا بای 10,000ەکە و بای 100,000 منەت دەکاتەبان سەر سبحان الله ئەگەر تەنها بەو مەبەستە بۆ ئەو مەبەستە بیتێرێ ئەوانەی وا بۆ بنەماڵە ئەیهێنن سبحان الله کابرا ژنە هێنێ من کابرایەکم بینی برادری خۆم بوو ژنی هێنا لەبەر خاتر بنەماڵە لەوە دوان نەی ئەزانی چۆن ڕزگاری بێرە دەستیان چونکە ئەوان بنەماڵە بوون هەر ئیبادەیان کرد هەتا ڕزگاری بوو ئەیت بەس بە سەلامەتی دەرچم پارە مشکلە نییە بەس نەمکوژ ها بینیتانە بنەماڵە مشکلەیە ئەوانەی لەبەر خاتر جوانی ژنە هێنن دوایی گیرەکەن بەدەست جوانیەکەیەوە تۆ ئەگەر ژنەکە زۆر جوان بێ مەگەر هەر پاسی کرد هەر خەڵک پاسکردن بی ناتوانی دەریکەی لە ماڵ ناتوانی بێ بۆ شوێنێک ئەویش دەشت و دەری گەرەکە ژنیش جوان بێتێتە خەڵک تەماحەیەکە مشکلەیە بیری لێ بکەنەوە یعنی گەنجەکان بیری لێ بکەنە بەڵام ئەگەر خاوەندینی هەڵبژێری و جوانەکەیشی بە دڵت بێت و بنەماڵەیەکی خراپیش نەبێت عیب نی تەواو بەڵام دینەکە لە سەرەوەی هەمووان بێ ئەوە کانتریش ئەگەر هەبێ باش ئەی ژنان چی پیاە لێک هەڵبژێرن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بە من و تۆ و هەموو مسلمانانە فەرمێ ئەگەر إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه ئەگەر کەسێکی خاوەن دین و ئەخلاق هاتە داوای کچەکانتان پێی بدەن ئەگەر نەیکەن فەسادێکی گەورە لەسەر زەویە ڕوو ئەدا نەکەن نەیکەن ئەگەر کەسێک دیندار بوو خاوەن ئەخلاق بوو کچەکەتیش بەدڵی بوو کچەکەتیش ئەوی بەدڵ بوو نەکەن ببنە مانع نەکەن ببنە مانع ها من ئەم نەسیحەتە بۆ هەمووانتان نەکەم نەکەن ببنە مانع کچەکانتان شوو کاتە کەسێک مادام دینی هەیە و ڕەوشتی هەیە و بە جوانی شاتەتە پێشوو ئەمە زۆر زۆر مهمە بەڕێزە ئەگەر نەیکەن فەسادێکی گەورە لەسەر زەویا بەرپا بێ مهمترین شت دین و ئەخلاقە پێشی زەواج کچان و کوڕانیش حەقە ئیستیخارە بکەن ئیستیخارە یعنی چی یعنی ئەوەیە کاتێک کە تۆ ئەتەوێت ژن بێنی دوور کات نوێژەکەی دوای ئەوە نوێژەکەت کرد داوا لە خوای پەروەردگارەکەی ئەڵێی خوایە من ئەم کارە کە ئەیکەم تۆ خۆت زانای هەموو شتێک ئەزانی بە توانایتیش هەموو شتێک بەدەستی تۆیە خوایە ئەگەر ئەم کارەی من خێری تایە بۆ دینم بۆ دنیام بۆ پاشە ڕۆژم یا ڕەبی بیکەیتە نەسیب ئەگەر ئەم کارێشە خێری تیا نییە خوایە لێمی دوور کەیتەوە و ئەویش لە من دوور خەیتەوە و دوایی شتێکم بە نەسیب بکەی کە قازانجی دین و دنیامی تیابێ و ڕازیشم بکەی چوارەم ئەو کەسەی کە هەڵێ بژێری بیبینە یعنی پێش ئەوەی هەڵی بژێری بیبینە بزان ئەچێتە دڵ تۆ یان ناچێتە دڵ ئەوە زۆر گرنگە بەڕەسم و مەسم مەوێ
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم صحابەیەک وتی ئەی پێغەمبەری خوا بە تەمام ژن بێنمە ئەمانە فەرمووی بینیتە؟ وتی نەوەڵا. وتی دەبڕۆ بیبینە چونکە ئەنساریەکان بەعام چاویان بچووکە نەکا بە دڵت نەبێ با بە دڵت بێت ئەگەر دڵت چووە سەری بیتێ چونکە مەسەلەکە دڵە یعنی ئەگەر دڵ نەچووە سەر یەکتری ئیتر نەیهێنێ باشترە. پێنجەم مارەی ئاسان کەن خەڵکی نا بسڵمانان مارەی کچ و کوڕ ئاسان کەن بیکەنە خاتر ئەو خوا با کچەکانمان شوو بکەن ئیشێ مەکەن دوای کچەکانمان بمێنێتەوە گشتی بێتە قەیرە ئاسانی کەن مارەی حەقێکە یعنی ئافرەت حەقی خۆیەتی هەدیەیەکی بۆ بکرێ بەس هەدیەیەک ئیتر لەوە زیاتر نا زۆر گەورەی مەکەنەوە. من ئەو ڕۆژە لە خزمەتی حاکمە دانیشت بووم کچێک و کوڕێک هاتنە ژوورەوە هەردیان دڵنیام کوڕەکە دکتۆر بوو بەس نازانم کچەکەیش بەخوا ئەویش هەریان دکتۆر بوو یا ئەتر ئاوا شتێکی وەک ئەو یەکتری بوو. ماشاء الله هەر حەز دەکرد بەس سەیریان کەی ئەوە نە ڕێک و پێک دیارم حتا یعنی کوڕەکە کوڕێکی سپۆرتی جوانی ڕیشدار و کچەکەش محەجەبەیەکی جوان و ڕێک و پێک و ئەمانە و هەردووکیشیان لە بنەماڵەی دەوڵەمەند هەردووکیشیان لە بنەماڵەی دەوڵەمەند یعنی دەوڵەمەند یعنی ئەوە نییە بژی وەسەط یعنی دەوڵەمەند. من لە دڵ خۆم وتم سێژە 100 لیرە یان ئەڵێ نەسەن شتێکیەوە. وتی مارەیەکەتان چەنە؟ وتی وەڵام مقدمەکەی هەشت مسقاڵە ماڵێت هەردوو لا دەوڵەمەند. ئیتر وتی ئەی مؤخەرەکەی؟ وتی وەڵام مؤخەرەکەی وتمانە دوای هەرچی خوا کردێ قسمەت ئەوادا ماشاء الله. منش یەکسەر خۆم پێ نەگیراوتم دەک یا ڕەبی مبارەکت دەک یا ڕەبی خوا بەرەکەتی تێبخا. یەکێکی تر لە ئادابەکانی نیکاح ئەوەیە ئیعلانی کەی. نیکاح ئەسڵ وایە ئیعلان بکرێ یعنی حتا بۆ تەکرێ ئاشکرای بکە ئەگەر کێشەت بۆ دروست نابێت چونکە ئەسڵ لە هینا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەعلنوا النکاح ئەفەرمێ ئیعلانی کەن نیکاح ئیعلان کەن ئەمە ناوێتە مەرج بەس ئەوێتە سنەتە یعنی على الأقل سنەتە ئادابە باش وایە زەواج ئیعلان بکرێت بۆی خەڵک گومانی خراپ نەبا بۆی خەڵک گومانی خراپ نەبا. وەلیمە يعني دروستکردنی دعوەتیەک بۆ ئەو زەواجە دعوەتیەک لە سێیەم ڕۆژە سونەتە بیکەی ئەگەر خۆ یەکەم ڕۆژیش بکرێ وەکو عەشایری لای خۆمان هەر خراپ نییە بەڵام لە سێیەم ڕۆژە ژنەکە ئیتر خۆی دەستی لە چێش دروستکردنەکەیە ئەوە سونەتە خۆی تایە بەشدار بێت لەوەی میوانەکان بخاتە ڕێ. سێیەم ڕۆژ بکرێ باشترە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەبدوڕەحمانی کوڕی عەوفی فەرموو وتی ژنم هێنا وتی هیچ نەبێ حیوانە سەر بڕۆ بڕێ خەڵک دعوەت کەو ئەو لیم وەلەو بیشات وە پێوترێ وەلیمەوە لە زمانی عەرەبیە. هەشتەم دوعاکردن بۆ ئەو کەسانەی کە هاوسەرگیریەکەن دوعای خێریان بۆ بکەن. باشترین دوعا ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردێتی کە فەرمێ بارك الله لك وبارك عليك وجمع بينكما في خير خوا بەرەکەت خاتە ژیانتانەوە بێتەوە کۆتان کاتەوە لەسەر خێر و بەرەکەت دوعای خێریان بۆ بکەن زۆر مهمەوە. نۆیەم دوعاکردن لە کاتی سەرجەییە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک لە ئێوە سەرجەیی کرد لەگەڵ خێزانیە با بڵێ بسم الله اللهم جنبني وجنب الشيطان اللهم جنبني الشيطان وجنب الشيطان ما رزقتنا بڵێ بە ناوی خوا خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت یا ڕەبی شەیتانمان لێ دوور بگری و هەر مناڵێک یان قسمەتمان خستە هەر شتێک کچ بێ یان کوڕ بێ خوایە شەیتانی لێ بە دوور بگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ ئەم دوعایە بخوێنێ ئەفەرمێ هەر شتێک لە بینیانە ببێ مناڵێک ئیلا شەیتان ناتوانێت زەرەری پێ بگێنێ. ئیتر ئەو کاتە بەچە بسم الله دەرەچێ بەچە بە بسم الله ناکە. ها کورد خۆمان ئەڵێ مناڵێک زۆر لە عەسار بێ جبران ڕۆڵم بەچە بە بسم الله ئەوەیە جا کورد ڕاستە فەرمێ پێشینانی کوردمان زۆر عاقڵ بوون ئەوە لە ئاسارەکان دائیمەن ئیتر هی بێ بسم الله کردنە لار بوونە. دەیەم خۆشەویستەکانم لە سونەتەکانی نیکاح و ژنهێنان کە من هەر ئەم دەیە باسەکەم خۆشتی تر زۆرە لەسەر لەبەرەوەی هەندێک معلومات و ئەگەر کەسی حەسکا کتێب تایبەتی هەیە لەو بارەوە يعني لەو بارەوە کتێب تایبەتی هەیە بە زمانی کوردیش يعني زۆر زۆر بەسوودە هەر گەنجێک بێ ژن بێنێت یان هەر کچێک بێ شوکە ئەتوانێت ئەو کتێبە بخوێنێتەوە
و ئەیشتوانێ حق عینە لە ئەنتەرنێتیش لێدا دێت بنووسێ ئادابەکان و سونەتەکانی ژنهێنان گواستنەوەی ژن هەرچی کە بتەوێت لەسەر شریعەتی پیرۆزی ئیسلام بە جوانی بۆ دێتە بەردەست. دەیەم خۆشەویستەکانم بە جوانی معاملەکردن لەگەڵ یەکە، ژن و پیاو کە بوون بە حەڵاڵی یەکەوێت جوان معاملە لەگەڵ یەکە. خوای تەعالی فەرمێ وعاشروهن بالمعروف، ئەفەرمێ لەگەڵ ژنانە بە جوانی معاملە بکە، لەگەڵ ژنانە بە جوانی معاملە بکە. و هەروەها ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ باشترین کەسان ئەوانن وا لەگەڵ ژنەکانیانە لەگەڵ خێزانەکانیانە چاکن. هەموو پیاوێک تووڕاوێ، هەموو ژنێکیش قابل لە جارجار ئەویش تووڕە ببێ، بەڵام زۆر گرنگە یەکسەر یەکتری ئاشتکەنەوە، مەیلن شەوێ بەسەریا تێپەڕبێ، عیناد مەون لەگەڵ هەر کەسێکە عینادیەکەی لەگەڵ ژنەکە تا عینادی مەکە، سەرسەخت مەوە، خێزانتە حەڵاڵتە، دایکی مناڵەکانتە، باوکی مناڵەکانتە، یەکتریتان خۆش بێ، ڕێز لە یەکتری بگرن، احترامی یەکتری بگرن، یەکتری مەشکێننەوە لە بەردەم کەس و کارە. زۆر عیبە ئەو پیاوانەی کە لە بەردەم خەڵکا ژنەکە ئەشکێنێتەوە، زۆر عیبیشە بۆ ئەو ژنەی لە بەردەم خەڵکا پیاوەکەی ئەشکێنێتەوە. ئەوە غەڵەتێکی زۆر زۆر گەورەیە، نەکەن ئەو غەڵەتە بکەن. ئەمە هەندێک بوو لە ئادابەکانی ژنهێنان. ئێستا چمە خزمەتی ئادابەکانی تەلاقدان. خوای تەعالی هەمومان بپارێزێ لە تەلاق. وەکو وتمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ مەبغوضترین حەڵاڵ لە لای خوای تەعالی تەلاقە. ئەم حەدیثە طبعا خلافێکەیە لە بین زانایانە لە صحەتەکەیە، بەڵام ئەرجەح ئەوەیە کە صحیحە، يعني وەرەگیرێ حەدیثەکە معناکەی صحیحە على الأقل. يعني خوای تەعالی تەلاقی حەڵاڵ کردووە، بەڵام حەزیشی لێ ناکات. ئەو حەڵاڵەی کە خوا زۆر حەزی لێ ناکات تەلاقە، حەڵاڵە بەس چییە خوا حەزی لێ ناکات. تەلاق بەڕێزان یاری دەست مناڵ و مەزم نییە، هەروە لە ناو مەجلیسا دانشی لە خۆتۆ بێژی سێ تەلاقی کەوتوێ ئەوە نازانم چی نییە. هەنێک پیاو هەیە زۆر زۆر عیبە سوێن بە تەلاقە خوان. سوێن خواردن بە تەلاق دائما ئینسان ئەبێش سوێن بە شتێ بخوا کە لە لای لە هەموو شتەکان گەورەتر بێت. جاران خەڵک سوێنی بەسەر باوکیە خوارد، سوێنی بە قەبری دایکیە خوارد، جاران خەڵک سوێنی بە مەسەلەن بۆ نمونە بە خاک و نیشتمانە خوارد، خەڵک سوێنی بە شەرەفە خوارد. جاران خەڵک ئەیوت ئەمانە خەڵک بەمە سوێنی خوارد، ئەیوت مەسەلەن ئیتر ئەو سوێنانەی کە خەڵک ئەیوێ. ئیسلام هات ئەمانەی گشتی مەمنوع کرد. ئیمامی عومەر سوێنی بە باوکی خوارد، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی خوای تەعالی قەدەغەی کردووە کە ئینسان سوێن بە باوکی بخوا، سوێن بە هیچ شتێ مەخۆن ئیلا بە خوا نەبێ، بە ناوە جوانەکانی خوا نەبێ. سوێن خواردن بە غەیری خوا شیرکە. من حلف بغير الله فقد أشرك. ئەگەر لە دەمتان دەرچوو جار لە دەمتان دەرەچێ ئێژی بە شەرەفم، یا ئەڵێ نازانم بەچی، یەکسەر بڵێ چی؟ بڵێ لا إله إلا الله. تو شیرکە ئەوە، ئەبێ یەکسەر تۆبەی لێ بکەی. هیچ کەسێ مەکەنە شەریکی خوا، وریابن، بەڵامان یە کەسێ هەڵە سێودان شێ سوێن بە تەلاقە خوا. زۆر عیبێکی گەورەیە. ئامان ئەو عیبە مەکەن قەت. تەلاق بۆ چارەسەرکردنی کێشەی بینی ژن و پیاوە. یعنی ژن و پیاوێک ئەگەر هەرچی ڕێگا هەیە ئەیگرنە بەر. بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ ئەگەر ژنەکانتان یاخی بوون بە قسەتیان نەکرد ئەفەرمێ ئامۆژگاری بکە. ماوەیەک ئامۆژگاریەکە هەیە سوودی نییە، دوایەوە ئەفەرمێت جێگای لێ جیا بکەرەوە. ئەگەر ئەوەیشە سوودی نەبوو ئەمجا ئەفەرمێ فەضریبوهن، ئەفەرمێ لێیاندەن، بەس طبعا نەک لێدان لە دەم چاو ئەمانە، لێدانی تەمێکردن. ئەگەر ئەوەیش سوودی نەبوو ئەفەرمێ حەکەمێک لە ئەم و حەکەمێک لە ئەو، یعنی کەسێک لە ئەم کەسێکیش لە ئەو، یعنی پیاوێکی عاقڵ کە هەردوو لای خۆش بوێ، دۆستی هەردوو لابێ، بیخەنە بینتان بۆی حەلی کات کێشەکەتان. ئەگەر ئەمانە هیچ چارەسەری نەبوو، ئەمانە نەبوو ئەوی چارەسەر، ئەو کاتە چار نییە، ئەڕۆی بۆ محکەمە، لە محکەمە کێشەکان حەلەکت. حاکمیش عاقڵانە 3 مانگ 4 مانگ درێژێ کاتۆ جەلسە لە دوای جەلسە بۆی بیرکەنەوە. ئەمجا پیاو لە شریعەتی ئیسلامە چەند شتێکیش دانراوە بۆ تەلاق. لە کاتێکە ئەبێ ژنەکە تەلاق دەی لە سوڕی مانگانە نەبێ.
لە پاکێتیەکە نەبێت کە لێ تایە لەو پاکێتیە لەگەڵ دروست بوو بێتی. یعنی ئەگەر تۆ گەرەکەت بێژنەکە تەلاق دەی کە کەوتە سوڕی مانگانە پاک بوویەوە نابێ نزیکی بیتەوە. ئەمە فێرتەکە کە ماوەیە یعنی فکری لێ بکەیتەوە، من لە خۆتۆ نەوێت تەلاقدانە. و ئەمجا کاتێ تەلاقیشی ئەدا ئینسان قەت نابێ بێژە سێوە سێ. خۆی تۆ سێ فیشەکەت هەیە، های لە ڕەبایەیەکە سێ فیشەکیان داوە پێت دیفاع لە خۆت بکەیت. معقولە خشەی پشی لە یەک بێت و بە یەک ناکات تۆ هەر سێ فیشەکەی پێوە بنی. ئەی دوای تفۆنکەت ئەوتە داردەست تر هیچ قیمەتی نییە، عەروەکە وا دارێەوە دەست تۆ. خوای تەعالا سێ تەلاقی بە تۆ داوە بۆ هەموو ژیانت لەگەڵ ژنێکە، سێ تەلاقی بە تۆ داوە. معقولە تۆ وەڵا ڕێزم هەیە بۆ دادوەرەکان، ڕێزم هەیە قسەکە ئەیکەم، هەنێ دادوەر هەیە ئەوەنە نەکبەتە، ئەوەنە لە دینی خوا تێ نەگەیشتە، کابرا ئەڕوا لە ژنەکەم تەلاقم ئەڵێ دەبێت ئەوە سێوە سێ تەلاق بدە. هەی دادوەر چۆن نەبێ ژنی خەڵک بە سێوە سێ تەلاق بدە؟ چەند جار ئەمە ڕوویدا بەخوا کورە بابە وتم بابە حاکم گیان، تۆ ئەگەر دوای چەند جار ئەمە تەئجیلکردن ئەمجا ئەبێ یەک تەلاقی کرد، ئەویش تەلاقەکە مەدە خوڵعی کە بەوەی بە تەلاقیش نەژمێردی لە یەک جیان کەرەوە، چونکە لەوانەیە بەیانی ئاشت بنەوە ئەمانە. چەند جار بینیمە خەڵک دوای 10 ساڵ ئەمجا بڕیاری دابگەین و یەکتری. بۆیە نابێت تۆ یەکسەر هەموو شتەکان کۆتایی پێبێنی. بەڵام تر هەنێک حاکم هەیە یا هەنێ مەحامی هەیە، ڕێزم هەیە ئەگەر لێرە پارێزەرێکە بێ مەحامیەکە بێ، ئەمە ئینشاءڵڵا ئەو ئیسفادە لە قسەکان منەکە. هەنێ مەحامی هەیە ئەوەنە فێڵبازە لەبەر خاتر پارەکەی خۆی، لەبەر خاترەوەی زوو گڵاکان دوو گڵاکە سێ گڵاکە حەڵالکە کە طبعاً حەڵاڵیشی نییە، ئێژێ بڕۆن حەسەکەی زوو نەجاتت بێ لە ژنەکەت، ئەویش کەلەی گەرمە لە جاتی ئەوەی مەحامی ڕێگای پێ پیشاندا کەوا تەلاقی نەدا، کەلەی گەرمە کابرا تووڕە بووە مەسەلەن هە لە حاڵەتێک ڕوویدا کێشەیەک لە بینی ئەوان و خێزانەکان ڕوویدا، خێزان هەردوو لە یەکسەر ئەڵێ بڕۆ بۆ لای مەلاکان، بڕۆ بۆ لای مەلایەک تەلاقنامەیە بکە و یەکسەر بێ حاکم مۆرێکەدا تەبانم نەجات ئیتر حاکم ئەو 3 مانگ و 4 مانگە ناداتە دەنی. سبحان الله چی فێڵێکی شەیتانیە. هەندێ مەحامی ئەیکا بۆ ئەوەی پارەی خۆی وەرگێت. طبعاً زۆر گوناحەبارە بن ئەو مەحامیانەی ئەو بەو شێوازە نەسیحەتی خەڵکەکەن. ئیسە بە کورتی و بە پوختی من ئەمە پێتان بڵێم تەلاق دروست نییە لە خۆتۆ بیدەی لە ماڵە، دروست نییە تەلاق سوێنی پێ بخۆی و شیرکیشە، نەک دروست نییە شیرکە، و دروستیش نییە تۆ هەر تووڕەبی وەڵاوێری بڕۆ تەلاقت کەوتێ، ئەمانە هیچی دروست نییە، هیچی دروست نییە. تەلاق ئەبێ لە مەحکەمە بدرێ لای حاکمە، چۆن مارە بڕینەکە لە لای حاکم بێ، تەلاقیش ئەبێ لای حاکم بێ و حاکمیش تەئجیلی بکات، نەک مەلایەکی نەکبەت لەبەر خاتر 30,000 ڕۆیشتوێ تەلاقنامەیەکی بۆ کردبێ. 30 دانە ساڵە من مەلام 30 دانە ساڵە بەخوا 34 بەس تۆ بڵێ 30 لە 30 وە داینە 30 دانە ساڵە مەلام یەک تەلاقنامەم نەکردو، یەک تەلاقنامەم نەکردو، یەک تەلاقنامە. بەخوا برادەری وا هەبووە زۆر دۆست بووە هاتێ لە ماڵمانە خۆی عاجز کردەوە و توێتی بەخوا عاجزە بم، وتمە بەخوا عاجزش بنەی. دەی لە ئەخیرە 2 سەعات محاولەیان کرد خۆی و دوو پیاوی معقولیشی هاورد بوو لەگەڵ خۆیان خزمی خۆی. لە ئەخیرە وتی من خۆم تەلاقنامەکە بەس تو پێم بێژە چۆن بینوسم خۆم ئەینوسم. خۆی دەستی کردە نووسینی لە کاتێکا نیوەی نەنووسی بوو، منش هەر تاخیر مەکرد و خۆم مەشغوڵە کرد و ئاو ماوەرد و چای ماوەرد و ئەوەی پەشیمان بێتەوە. تەلەفۆنێکی بوات ڕۆیشتە دەشت و 10 دقەی پێچ هاتە ناو دەستم ماچکەمان منش دەستم لادوتم بۆ لە منش بەتەمەنتر بوو تەمەن. وتی وەڵی تو نەبووایە ئێستا من تەلاقم داوم، وەڵی سەر ڕێککەوتینەوە الحەمدوللا وەتر تەلەفۆنیان بۆ کردم و ئیستا ئیبەمەوەتر. ئیسەیشە تقریبا من ئەمەی کە باسیەکەم لە 2005 لە کفری ئیسەیش هان بەیەکەوە الحەمدوللا. يعني ئەو لەحەزاتە ئەو سەعاتە من تاخیریانم نەکردایە تەلاقنامەم بۆ بکردایە تەلاقی کەوتوتەوە ئەویت سێبەستیەکەیشی گرێ بۆ بکەی وای ئەویت سێبەستیەکە نابێ بەڕێزم نابێت. تەلاق مەسئلەیەکی زۆر حساسە بۆیە لە مێشکی خۆتان دەریکەن مەڵێ وەڵام من پیاوێکی تووڕەی بڕۆ سەر خۆ بەیەقەی دیوارە ئیلا تەلاق بخۆی. آخر ما مثلا من زۆر تووڕەی ئەوە تاوە دیوارە سەر براکەن ئیلا تەلاق بۆ پەنابێتە بەر تەلاق. هێشتا نەیگواستۆتە تەلاقەخوا تا تەسەورەکەن نەیگواستۆتۆ وەڵا مامۆستا نەمگواستۆتۆ سێوە سێ تەلاقم دا ئیت تۆ نەدواستۆ سێوە سێ تەلاقی دا. حتا بەڕێزان حتا ئەگەر تەلاقیش ڕوویدا لە بین ژن و پیاوێکە
پیاو ئەبێت لە ئیسلامە ئەفەرمێ دوای ئەوەی کە تەلاق یەکەمتدا و اینجا گەڕانتەوە و تەلاق دووەمتدا اینجا گەڕانتەوە تەلاق سێم خوای تەعالا فەرمێ ئەوەتان بە جوانی دەست بگرە ژنەکەتەوە یا بە جوانی تەلاقیدا فإمساكم بمعروف أو تسريح بإحسان. ها سێ کە بەڕێزان تەلاقی شەبێ بە جوانی بێ. خوای تەعالا لە باسی ئەو پیا و ژنانەیە ئەو بنەماڵی پیا و ژنەکە کە تەلاق ئەدرێ ئەفەرمێ کە تەلاقتاندا لا تنسوا الفضل بينكم. لەبیرتان نەچێت کە ئێوە خزمایەتیەکتان لە ئەوڵەوە نیەتتان خزمایەتیە بوو ئەوە لەبیرتان نەچێت. يعني دائما ئینسان کە ویستی لەگەڵ یەکێکا خزمایەتی بکات دوای ڕێک نەکەوت و خزمایەتێکە نەبوو جیابوونەوە لە یەک حەتێکی مەدەن بینتان لەبەر خاتر ژن و پیاوە یەک نەیان کردێتەوە کچێک و کوڕێکە بە یەک نەیان کرد. دائما بەڕێزان ئەگەر خوا نەخواست تەلاقی ژنتاندا حەقەکانی بە کامل بدە، زوڵمی لێ مەکە، تعدای لێ مەکە. بەڕێزان من زۆر جار نەسیحەتی پیاوانم کردووە لە زۆر مناسەباتە ئەڵێم بەڕێزەکانم مەسئلەی ژن و مێردی عەینەن وەک شەریکایەتی وایە، ئەمە هاوبەشی یەکترین. ئیستا تۆ لەگەڵ زەلامێکە ئەویتە شەریک لە دوکانێکە، دوکانێ بە یەکەوە دائەنن کە دوکانێکتان بە یەکەوە دانا ئەگەر بە یەکەوە نەتان کردیا ئێمە هەردوومان تەبیعەتمان بە یەکەوە نەکردیا دوکانەکەمان هەر چۆن داماننا بە یەکەوە خوا حافیزی شەکەین بە یەکەوە وەسەلام. ژن و پیاویش وایە ئیتر پێویست ناکات تو دوو عەشر دەیتە شەڕە، پێویست ناکات تو دوو عەشرەت بێتە دوژمنی یەکتری لەبەر خاترەوەی ژن و پیاوێ بە یەکەوە نەیان کردیان نەکریا وەسەلام. ظلم لە یەک مەکەن، تعدا لە یەک مەکەن، حەق و مافی یەکتری مەخۆن، ڕێزی یەکتری بگرن. ئەمانە زۆر گرنگن. ئەمجا سڕی یەکتریش باس مەکەن. ئیستا ژن و پیاوێ بە یەکەوە نەیان کرد دوای سڕی یەکتری باس مەکەن بەڕێزان. عیبە تۆ لە ناو خەڵکا باسیەکەی وایە ئەڵێ ژن و پیاوێک بە یەکەوە نەیان کریا. خەڵک ئەڕۆی بۆ لای تەمەن پیاوێکی ساڵح و ئیماندار بوو، ژنەکەی تۆزێ دەمەوەر و نەکبەت بوو. خەڵکە چوون بۆ لای ئەوە کێشەت چییە لەگەڵ ژنەکەتا بۆچی تۆراوە و خۆشت دی باشە دیوە زۆر سەیرن. کەس هەیە باس ژن خۆی بکە بۆ خەڵکی؟ برا کەس هەیە باسی ژنی خۆی بکە بۆ خەڵکی؟ المهم نەیان کریا بە یەکەوە دوای تەلاقیدا دوای تەلاقدانەکەی ڕۆیشتن بڵێ وتیان ئێدە ئیستا تەلاقدا پێمان بێژە بۆچی تەلاقدا؟ چی زۆر سەیرن ئێوە. ئەیبا بە من حەقم چێک باسی کچ خەڵک بکەم؟ ئەو کاتە وتی کەس هەیە باس ژن خۆی بکە، ئەمجا دوای ئەوەتی من بۆ باسی ژن خەڵک بکە کچی خەڵک بکەم؟ نە ئەو کاتە باسیە کرد نە دوای ئەوەش باسی کرد. تەلاق لە ئیسلامە سیانە بەڕێزان. تەلاق یەکەم ئەگەر پیا و ژنەکەی خۆی تەلاقدا خوای تەعالا مەجالێکی داوە پێی وتێ عیددە، مەجالێکی داوە لە ماوەی 3 مانگا کەمتر ئیتر عیددەکە ئەگۆڕێ لە شوێن بۆ شوێنتر ئەگۆڕێ. هەندێ ئافرەت هەیە عیددەکەی 3 قورعە، هەندێ ئافرەت هەیە 3 مانگە، هەندێ ئافرەت هەیە حەملەکەی و داینا حەملەکەی دانا ئیتر فەرقەکە. ئەو ماوەیە پیا و بۆی هەیە ژنەکەی خۆی بێرێتەوە بەبێ ئەوەی پرس بە باوکی بکە بەبێ ئەوەی پرس بە ژنەکەیشی بکە. تەلاق یەکەم کە دابێ هەر ئەتوانێت بڕاتە لای مامۆسایەک تەلاقەکەی بۆ بگێڕێتەوە فێری کات چۆن بیگەڕێنێتەوە هیچ مشکلەیەکی نابێت. بەڵام ئەگەر عیددەکەی تێپەڕی کرد دوای ناتوانێت بیگێڕێتەوە وایە تەلاقیشی دابێت. ئەگەر ئەو عیددەیە تێپەڕی کرد و نەیگەڕانەوە ئەوە لەوێ پێویستی بە چییە؟ پێویستەکە بە مارەیەکی تازە بیتێنێت. پێویستەکە باوکیش ڕازی بێ ئەنجا ژنەکەش ڕازی بێ مارەیەکی تازەیش وەک ئەوە ژنێ تازە مارە ببڕێ. ئەمە تەلاقێکی ڕۆیە. ئەی ئەو ئافرەتەی کە دوو تەلاق درابێ ئەویش هەر وایە لە ماوەی عیددەکە گەڕانیەوەی ژنی خۆیەتی نەیگەڕانەوە دوای ئەبێ بە مارەیی تازە و بە عەقدێکی تازە باوکیش وەلیش ئەبێ ئامادە بێ. ئەی تەلاقی سێیەم ئەگەر پیاوێ 3 جار ژنەکەی تەلاقدا، تەلاق یەکەم بۆ گەڕانیەوەی، تەلاق دووەم و گەڕانیەوەی، 3 جار تەلاقیدا، 3ەم جار بەڕێزان ئیتر تەواو ئیتر بۆ یەکتری نابن. ئەی لە چی حاڵەتێکە بۆ یەکتری ئەبن؟ ئەگەر ئەم ئافرەتە دوای ئەوەی لەم پیاوە جیابوویەوە شوویە بکە، مێردێکی تری کرد و ڕۆی و ڕێ لای مێردی خۆیەوە ئەو مێردە مرد، دوای عیددەی تەواو بوو ئەتوانێت پیاوەکەی یەکەم بیخوازێتەوە. یان ئەگەر ئەو پیاوەی دووەمە تەلاقی دا بەس وە بێ تەکبیرکردن و فرت و فێڵکردن و
جحش ومحش او هينك هيك لنا وخلقائك يعني شو كذا بياوي كتر وبياوى على ما من حالتك لو شي والرويدا افرت يدبو نخوش خان هني نخوشي خستخانه هي واجبو ايتر هاد لقل بياوى كان يكرابو لقل بياوى كان يكرابو بياوى كي طلاق دابو دواء السيم طلاق دابو طول ايتر دواء السي طلاق ايتر او روي مال خوي دو صالي فيت شو دواء دو صال روجي كان بياوي كتر خواستي بي ريكوتنو بياوي كتر خواستي بي لقل او بياوي شاشش مان حوت مان مايو دواء وانا يكرا لقل او انجا بياوى كهات لايمن وتي ما مسا حالتك اوا هيو دواء تاكيد كردنا معنا جاري كتر مالمان بريوي يعني جاري كتر ابيته دواء او بياوى طلاقي داوج في مديك بيو نما جا امن هو حالتك السجع طلاقي بدروس بيته يعني سي طلاقي تري بدروس بيته دواء داوا كارم نخوي پروردگار بخاطر ناوجوانا كان يخوي هدايت من دا والإيمان خاطر الله كان من دا مزرا من كان السردين داري تيرسل إسلامتي